سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە نێو بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆرانین هەڵبەتە نزیک مانگێک دەبێت پەتاوەرزیەکان لە ناو هاوڵاتیان بڵاوبۆتەوە هاوکات چۆنەتی خۆپاراستن و بڕێگیریکردن لەم پەتایە و دەمانەوێت گفتوگۆ لەگەڕ بەڕێوەبەری تەندروستی سۆران بکەین. دکتۆر حەمڕین میوانی منە کاک دکتۆر ئەگەر بێت تێرە سڵاوت لێ بێ کاک دکتۆر. سپاس دەکەم. سەبارەت بە پەتاوەرزیەکان ئەم نەخۆشیێکەوە بڵاوبۆتەوە نیشانەکانی ئەم نەخۆشیە چین؟ ئەو پەتایی کە بڵاو بوویتەوە پەتایەکی وەرزیە بەهۆی ڤایرۆسەکەوە کە تووشی کۆئەندامی هەناسەدان ئەبی بە شێوەیەکی گشتی بەشی سەرەوەی کۆئەندامی هەناسە کۆمەڵێک نیشانەی هەیە وەکو زیاتر لە کۆکە گەروێشان هەندێک جار ئازاری لەش و قاچەکان و تای لە گەردا ئەبێتن و هەندێک لە نەخۆشەکانش تووشی ڕشانەوە ئەبن و لە هەموو تەمەنیش بە شێوەیەکی گشتی لە منداڵان و لە گەوران تووشی ئەو ڤایرۆسە ئەبن بەڵام ڤایرۆسەکە جێگای مەترسی نییە هەر ئەوەندەیە هەتا سووڕی خۆی تەواو ئەکاتن کە نزیکەی 7 ڕۆژ هەتا 10 ڕۆژ دەخایەنیتن کە سووڕی ڤایرۆسەکە تەواو بوو نەخۆشەکە بەرەو چاکبوونەوە ئەڕواتن. بەشێک لە توشبووان پێیان وایە هاوشەوەی کۆڕۆنایە بەڵام لە بەرکێشی دیکە ئەمە تا چەند ڕاستە؟ بەێ نە ئەوە ساڵانە ئەو پەتایە هەیە یعنی جیایە لەگەر کۆڕۆنا چونکە ئەوە تەنها ئەوەیە نیشانەکانی تون نییە چاکبوونەوەشی زووتر نەخۆشەکە بەرەو چاکبوونەوە ئەڕواتن ینی بە هیچ شێوەیەک جێگای مەترسی نییە نەخۆشەکە گوێزەرەوێ لە کەسێک لەو کەسێک چیتکە بەڵام وەکو کۆڕۆنانیە جیایە لەوێ نیشانەکانی سوکترە زووتر نەخۆش چاک ئەبێتەوە چارەسەریەکانی جیایە ئەمە بە کۆڕۆنا داناندرێت. بۆ خۆپاراستن لەم پەتایە و هاوکات ڕێنمایەکان چین بۆەوەی کە هاوڵاتی خۆ بپارێزە لەم پەتایە و بەڕێوەبەراتی تەندروستی سۆران دەرمانی تایبەت بۆ پەتایە بوونی هەیە لە بنکە و لە نەخۆشخانەکان؟ ئەمە ڕێنمایی هاوڵاتی ئەکەن بە شێوەیەکی گشتی لەو پەتایە یەکسەر کە پەتایەکەی گر تۆزێک سەبری هەبێ نابێ یەکسەر پەنا بۆ بەکارهێنانی دەرمان و نەخۆشخانە و ئەوانە بباتن نیشانەکان ئەگەر نەخۆشەکە ئێمە ڕێنمایی ئەەکەین نەخۆشەکە ینی حەسانەوەی پێویستە پشودانی پێویستە هەروەها زیاتر ئاو خواردنەوە پێویستە شلەمەنیە گەرمەکان دەتوانی بەکاری بێنێتن ئەگەر تایە هەبوو تایگرت لە منداڵان لە گەورە دەتوانانی لە ڕێگەی بەکارێنانی دەرمانی دژە تاوەکو پاراستۆر کە دەرمانێکی سەلامەتە بەڵام با بە دوور بکەویتەوە لە بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا کە ئەنتیبایۆتیکی پێدەگوتێت کە خەلکیمە زۆر بەکاری دێنی ئەوە خراپە ئەگەر گەیشتە حاڵەتەکان نیشانەکانی لێتون بوو پێویست بە ڕاوێژی دکتۆر ئەکاتن لە ڕێگای دکتۆر ئەتوانیتن چارەسەریەکانی ئەگەر پێویستی کرد هەتا داخل بوونیش پێویستی کرد دەبی بە ڕاوێژی دکتۆری پسپۆر بیتن ئەگەر نادەتوانی لە ڕێگەی بنکە تەندروستەکان بدایەت ئەتوانی چارەسەری خۆی وەربگرێتن بەڵام هەندێک پشووی درێژ بیتن هەفتەکە تا 10 ڕۆژ نەخۆشیەکە بەخۆی بەرەو باشبوون ئەڕواتن. باس لەو شوێنانە کرد کە دەتوانن سەردانی دکتۆری بکەن بۆ کەسانێک کە بە سەختی تووشی ئەم پەتاوەرزیە بن لە نەخۆشخانەکان دەخەوێندرێن هیچ بنکە و نەخۆشخانێک دیاریکراوە بۆ حاڵەتانە؟ نەخێر بە شێوەیەکی گشتی دەرگای هەموو بنکەکان و نەخۆشخانەکان لە ئەو نەخۆشانە هەیە چونکە ئەوە جیایە ڕاستە بە ڤایرۆسێکی گوێزەرەوە دادەندرێتن بەڵام وەکو باسمان کرد نیشانەکانی سووکە وا باشە نەخۆش لێک دوور بێتن یعنی ئەوە با شێوەیەکی گشتی چونکە لە ڕێگای تەوقە و ماسکردن و ئەوانە نەخۆشیەکە زیاتر بڵاو ئەبێتەوە لێک دوورکەوتنەوە شێوە باشە لە خۆپارێزی پاک و خاوێنی زۆر باشە دەتوانرێتن لە هەر بنکەیەکی نزیکە لە خۆی دەتوانرێت بڕوا چارەسەر بگری دەرمان بوونی هەیە لەوێندەرێ دەتوانین ئەو ڤایرۆسە لەوێ چارەسەر بکرێت ئەگەر نیشانەکانی زۆرتون بوو وەکو تایەکەی زیاد بوو لە بۆ نونە لە 38 بەسەرکەت یانش ڕشانەوەیەکی زۆری لە گەردا بوو بە تایبەتی منداڵەکانی کە تەمەنیان لە خوار 6 مانگ و ئەوانەیە دەتوانن ئەوانە یەکسەر پێویستی بە ڕاوێژی دکتۆر هەیە ئەگەر نیشانەکانی زۆر بوو دوای وەرگرتنی ڕاوێژی دکتۆری پسپۆر وا باشە بخەوێندرێن لەوانەیە ئەو قرارەکە لەو کاتی بیتن ئەگەر نە ئەوانەی بیدایی هیچ پێویستی ناکاتن تەنها چارەسەر بیدایەکانی پێویستە. دکتۆر حەمڕین بۆ ئەو پەتایە هاوشێوەی کۆڤید 19 پێویست دەکات هاوڵاتی یاخود بڵێم نەخۆش ماسک ببەستێت؟
بەخۆی ئەگەر ڤایرۆسەکەی گرت باشە بیبەستێتن یان لۆ ئەوەی لە کاتی پژمین بۆ نمونە کلێنز بەکاربێنێتن یان نێڵێتن ئەو پژمینە بەرکەسێ شکە بکەوی چکە زیاترین ڕێگای گواستنەوە لە ڤایرۆسەکان بە ڕێگای پژمین ڕوئەداتن ئەگەر نەخۆشەکە گرتی دەتوانێتن لە ماڵی خۆی لۆ ئەوەی منداڵەکان توش نەبن ینی خەڵکی دیکە لێ پارێزراوبی بە شێوەی گشتی لێک دوورکەوتنەوە باشە بەڵام پابەند بوونەچی وەکو کۆرۆنانیە بەبەستنی ماسک چکە ئەوە جیایە بەس وەکو خۆپارێزی وا باشە لە کاتی پژمین و ئەوانە کلێنز بەکاربێنێتن یان نێڵێتن ئەو پژمینە بەرکەسە شکە بکەوی ئەوە زیاترین ڕێگایە بۆ ئەوەی کە نەخۆشیەکە بەرەو کەمبوونەوە بڕواتن. دوان پرسیارم پێیوەست بە ئامارەکان ڕۆژانە ڕوو لە هەڵکشانن یاخود نە بە دیاریکراوی لە مانجی 12داین بە بەراورد بە مانجی دیکە ناوەڕاستی مانجی دیکە ئامارەکان ڕوو لە هەڵکشانە ڕۆژانە حاڵەت چەند زیاترە بێ یاخود کەمترە بێت. زۆربەی حاڵەتەکان ئەوەی ئێستا هەیە بە تایبەتی ئەوانەی سەردانی بنکە تەندروستیەکانەکەن زۆربەی حاڵەتەکان ئەو پەتایە وەرزیەیە کە نەخۆش سەردانی ئەوەی ئەکاتن بەڵام بە دەقیقی ئامارەکە ژمارە ئەوەکان چونکە ئەو پەتایە شتێکی وەکو کۆرۆنانیە ئەتوو بە دەقیقی هەموو شتەکان بیدەی بەس زیاترین نەخۆشکە هاتوچۆی نەخۆشخانەی یا بنکە تەندروستیەکان ئەکا لە ئێستا چکە زیاتر لەوەیە بەهۆی ئەو پەتایە یان دەتوانین بڵێن نسبەتی زۆری نەخۆشەکانمان ئەو پەتایی ئەوەیە. سپاس.